ئەگاتان باش نەریتی دەست لە کارکێشانەوە ڕەنگە یەکێک بێت لە جوانترین نەریتەکان بەڵام ئەوەی کە جوانتری ئەکات ئەوەیە ئەو کەسە لە ئاسی بەرپرسیارەتیدا بێت لە ماوەی 21 ساڵی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستاندا تا ئێستا تەنها یەک حاڵەتی دەست لە کارکێشانەوەمان لە نێوان دەسەڵاتی جێبەجەکان لە کوردستاندا بینیوە کەش دەست لە کارکێشانەوەی شێرکۆبێکەس بووە وەزیرە ڕۆشنبیری لە ماوەی ڕابردوودا چەند پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان دەست لە کارکێشانەوەیان پێشکەشی پەرلەمانی کوردستان کرد ئەگەرچی تا ئێستا ئەو دەست لە کارکێشانەوەیان قبول نەکراوە بەڵام ڕەنگە ئەمە بێتە نەریتێکی جوان بۆ پەرلەمانتارەکان بەگشتی تا کاتێک دڵنیا بوون لەوەی کە ناتوانن ئەو بەڵێنانەی بۆ کەسانەیان داوە کە متمانیان پێداون جێبەجێ بکەن ناسوار دەبن دەست دە کار بکێشنەوە میوانی ئەمەڵقەی بەرنمەکەی من یەکێکە لەو کەسایەتیانەی کە دەست پێشخەر بووە لە داهێنانی ئەم نەریتە لە نێو پەرلەمانی کوردستاندا دکتۆر جعفەر عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆڕان بەخێربێت بۆ بەرنامەی بەڕاشکاوی دکتۆر با لە ئەدای پەرلەمانی کوردستانەوە دەست پێ بکەین بەردەوام ئێوە باسان لەوا کرد کە ئەدای پەرلەمانی کوردستان وەک پێویست نییە ئەدایەکی لاوازە بۆ بەردەوام ئەم تۆمەتبارکردنی پەرلەمان من بڕوام وایە ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمان لە 28 ساڵی 2009 لەو کاتی کە سوێندی یاساییمان خواردووە تاوەکو ئەو ساتە وەختەی کە نامەی دەست لە کات کێشانەوەمان پێشکەش بەسەر و کاتی پەرلەمان کردووە کەم تا زۆر قسەمان لەسەر ئەدای لاوازی پەرلەمان کردووە نەتەنها ئێمە ئەم چوار پەرلەمانتارە بە ڕێزی کە نامەی دەست لە کات کێشانەوەمان پێشکەش کردووە بەڵکو تەواوی ئۆپۆزیسیۆن و بەشێک لە ئەندام پەرلەمانە بە ڕێزەکانی لیستی کوردستانیش وە لیستەکانی تریش لە شوێنی جیاجیا لە مقابلات و لە نووسینی جیاجیا ئاماژیان بەوە کردووە کە پەرلەمان لە ئاستی جێبەجێکردنی ئەدای پەرلەمانی وەکو مؤسسەیەی تەشریعی وەکو مؤسسەیەکی ڕقاوی وەکو مؤسسەیە کە ساڵانە بودجە پەسەند دەکات پەرلەمان سێ ئەرکی سەرەکی ئەگەر هەبێت بریتە لە پەسەندکردنی بودجە تەشریع دەرکردنی یاسا و قوانینەکان وزایدان ئەرکێکی گرنگی تر ئەوش چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردنە لە وڵاتەدا کە تیایدا مۆسە هەیە ئێمە پێمان وایە پەرلەمانی کوردستان تا ئەم ساتە وەختەش لە ساڵی 92 تا ئەم ساتە وەختەش یاسای زۆری دەرکردووە بە ژمارە یاسای زۆری دەرکردووە بڕیاری زۆری دەرکردووە بەڵام دوجار خۆی نەکردوتە خاوەن بۆ چاودێریکردنی ئەم یاسایانەی کە دوجار دەیانێرێتە دەرەوەی پەرلەمانەوە لە ناو پەرلەماندا گفتوگۆ دەکرێت نیقاش دەکرێت لەسەر مادە و بەرگەکانی یاسایەکی دیاریکراو بەڵام دوجار ئەم یاسایە کە دەچێتە دەرەوە دەچێتە لای دەسەڵاتی تەنفیزی مولزەمە بە جێبەجێکردنی بەرگە و مادەکانی پەرلەمان خۆی ناکا بە خاوەنی بەڵام دکتۆر بەپی یاسا ئەرکی پەرلەمانە چاودێری ئەو یاسایانە بکاتیان ئەرکی دەسەڵاتی قەزاییەکە بەڵێ یەکێک لە ئەرکە گرنگەکانی پەرلەمان ئەرکی چاودێریە یەکێک لە ئەرکە گرنگەکانی پەرلەمان یەکێک لەو پایە گرنگانی کە پەرلەمان لەسەر دەوەستی ئەرچە ڕقابیە پەرلەمان لە مەجای ڕقابیدا دەکرێت بڵێم ئەگەر بخێ مەجای نمرەدانانەوە بەڕاستی سفر دێنێ لەبەرەوەی نەیتوانێت بە هیچ جۆرێک ببێتە دەسەڵاتی ڕقابی بەسەر دەسەڵاتی تەنفیزیەوە پەرلەمانی کوردستان من چەند نمونەیەک دەدەمێ دەیان یاسا هەیە تاوەکو ئێستا لەو پەرلەمانەوە دەرچووە ئیمزای سەرۆکی پەرلەمانی بەسەرەوەیە مناقەشەیەکی زۆر کراوە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە بە هەموو خولە جیاوازەکانی و تاوەکو ئێستاش بە خولی سێمیشەوە کە ئێستا بەردەوامە بەڵام دوجار کە یاسای قانونی ئەحزابت هەیە قانونی ژمارە 17 ساڵی 1993 قانونی ئەحزابە بەپێی ئەم قانونە هەموو ڕێخستنێکی حیزبی و هەموو حیزبێک قەدەغەی هێزی چەکداری هەبێت بەڵام لە 93 و تاوەکو ئێستا ئێمە لە 93ەوە شاهیدی بوونی شەڕی ناوخۆین لە کوردستاندا ئەمەی کە ئەم شەڕە ناوخۆیی کرد هێزی حیزب بوو نەک هێزێکی نیشتیمانی هێزەکان لە فرمان و واجباتیان فرمانیان لە حیزبەوە وەردەگرت و وەلەوێ ئەرکانیان جێبەجێ دەکرد بە پێی بڕیارەکانی حیزب چ لە ناویشێتی چ ناو پارتی چ ناو حیزبەکانی تریشدا ئەمە دلیلی ئەوەیە کە لە وڵاتی ئێمەدا هێزیەکت هەیە هێزی حیزبە پێچوانەی ئەم قانونێکە پەرلەمان دەری کردووە بەپێی ئەم قانونە وەزیری ناوخۆ بۆی هەیە سکاڵا تۆمار کات مۆڵەت لەم حیزبە وەربگرێتەوە کە خاونیم هێزەیە لەبەر هێزێکی نیشتیمانیە هێزی حیزبە ئەمە بە بەرچاوی هەمانەوە تا ئەم ساتە وەختەش ئامادەبوونی هەیە جگەلەوە یاسای هەڵگرتنی چەکت هەیە بازرگانیکردن بە چەک لە وڵاتی ئێمەدا قەدەغەیە دەبا حکوومەتی ئێمە ئاسایش پۆلیس ئەم دەستگایانەی کە معنیم بەم کارە سەردانی چ بازارەکانی چەک فرۆشتن کە بزان بازرگانی بە چەکی قورسیش دەکرێنە لە وڵاتی ئێمەدا
دەکرێت و مەجای تێدانی چەکی ئاگرین جگە لەوە یاسای قانونی سەحافەمان هەیە ئێمە کە لە ساڵی قانونی پێنجی ساڵی 2007 دەیان بڕگە و مادەی جوانی تێدا ئەم قانونە بەڵام ڕۆژانە ئێمە دەبین ئیهانەی کەسایەتی سحۆفی و کەسانی چالاگوانانی ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆژنامە نووسان و میدیاکاران دەکرێت لەم نیشتمانی ئێمەدا و پەرلەمانی جگە لە بێنە جشتێکی تری هەڵنەبژاردووە باشترین لە باشترین حاڵەدا ئیدانەکردنی هەڵبژاردوو بە نووسراوێک کە هەموو هیچی تێناچێت ئەمە وەم ئیدانەکردنە بۆتە نەریتێک بۆتە سلوچێک بڕوا بکە وەک ئەوە وایە کە تۆ پشتیوانی لەم هێزەستەم کارە بکەی کە پەلاماری کەرامەتی ئەم ئینساناندا لە نیشتمانی دکتۆر بەڵام ئەگەرمە بەشێک بێت لە کەم و کوڕەکانی پەرلەمان و بەشێک بێت لەو تۆمەتانی کە ئێوە ئاڕاستەیەکەن کە پەرلەمان نەبووتە دامەزراوە بەڵام لە خولی سێمە پەرلەمانی کوردستان جیاوازێکی گەورەی بەخۆ بینێشە و دووخڵەکەی پێشوە هێزێکی ئۆپۆزیسیۆن زۆر بە کارایی چۆنەوە پەرلەمانەوە کە ئێوە بوون یعنی ئێوە بۆ نەتانتوانی ڕێڕەوی کارکردنی پەرلەمان بگۆڕن مەسلەی بوونی ئۆپۆزیسیۆن لەو پەرلەماندا گومانی تێدا نیە دەتوانێت ئەدای پەرلەمان چالاکتر ئەکتیڤتر لانی کەم هیچ نەکات دەتوانێت بەشێک لەو شتە پەنهان و شاراون هێنیانەی کە ساڵانی ڕابردوو بۆ خەڵک کەشف نەبووە کەشفی بکات دەتوانێت مناقەشەی جدیتر لەسەر بودجە بکە کە کردیان لە 2 ساڵی ڕابردوودا دەتوانێت مناقەشەی جدیتر لەسەر بەرگە و مادەکانی پرۆژە یاساکان بکە کە کرا دەتوانێت هەوڵ بدرێ چەندی دەکرێت لە بەرژەوەندی هاوڵاتیان لە بەرژەوەندی کۆمەلگای مەدەنی و لە بەرژەوەندی گشتی و قازانجی گشتی خەڵکی ئەم هەرێمەدا پرۆژە یاساکان دەربکرێن و چەندی توانە هەبووە تاقە هەبووە لایەن ئۆپۆزیسیۆن من تەسەوەر دەکەم بە جۆرێک لە جۆرەکان هەوڵ درراوە بەو ئاراسەیەدا کار بکات بەڵام دوجار ئێمە بیرمان نەچێت لەم نیشتمانەدا لەگەڵ بوونی ئۆپۆزیسیۆنیشدا مۆدێلێکی تر لە کارکردن هاتە پێشێ مۆدێلی بەکارهێنانی زۆرینە لە بەرامبەر هەموو دەنگێک کەمینی ئۆپۆزیسیۆندا ڕاستە ئەمە هیچ نعیبێ و نەشەرمە ئۆپۆزیسیۆن کەمینەیە ناو پەرلەماندا کەمینی پەرلەمان نییە ئەقەلی پەرلەمانی شەرم نییە وەکو چۆن زۆرینە بریتی نییە لەوەی کە تووشی غرورت کات و تووشی جۆرێک لە عجاب بەخۆبوون و تووشی جۆرێک لە ئەنایەکت بکات کە پێت وابێ کەسی تر نییە لە ناو ئەم پەرلەماندا و لەم نیشتمانەدا هەمووی هەر دەبێت لە ژێر سجود و ڕکوعی بەردەوام دابێت لە بەرامبەر تۆدا ئێمە پێمان وابوو ئەم بەکارهێنانی زۆرینەیە ناو پەرلەماندا جۆرێک لە تەعسوفی تێدایە و جۆرێک لە ستەمکاری تێدایە چونکە ڕاستە لە هەموو وڵاتانی دیموکراتدا پەرلەمان لەسەر بنچینەی زۆرینە و کەمینە کار دەکات بەڵام لە هیچ وڵاتێکی دنیادا لە هیچ سیستەمێکی دیموکراسی دنیادا و ئەگەر نوزەی دیموکراسی لە وڵاتاندا بێت دارای لەژێر دەسەڵاتی حیزبدانە هێزی چەکدار لەژێر دەسەڵاتی حیزبدانە پۆلیس و ئاسایش لەژێر دەسەڵاتی حیزبدانە تۆ کاتێک ئەمانە لەژێر دەسەڵاتی حیزبدایە و دەتەوێت بەم دەنگە زۆری نێژ ناو پەرلەماندا پرۆژە یاساکان تێپەڕێنی ئەمە دەبێتە جۆرێک لە تەعسوف بۆیە ئەمەیە ئیشکالی ئێمە کە ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەماندا ناتوانێت بە پێی پێویست لە بەرژەوەندی گشتی هەنگاوەکان هەڵێنێ هەوڵ دەدا جوهد دەدا ئیخلاسیەتێکی زۆری تێدایە دەوێت کارنامەکان و قوانینەکانی ناو پەرلەمان لە مەسلحەتی گشتی تەواو بێت بەڵام دوجار تەماشا دەکەی لە ڕێی مەبدەئێکەوە کە مەبدەئی زۆرینە و کەمینێ بەدەنگدان ڕێگا لەمە دەگیرێت بەڵام باەمە هەڵوەسێک لەسەر مەسلەیەم کەمینە و زۆرینەیە بکەین زۆر جار باسەکرێت کەمینە و زۆرینە لە ناو پەرلەماندا بەکارێت باشە ینی لیسی کوردستانی بۆ پێی زۆرینی هێناوە لە ناو پەرلەمانە مافی خۆی نییە زۆرینە و کەمینە بەکار بێنە بۆی ئەو بەڵێنانە جێبەجێ بکات کە بە خەڵکی داوە بێگومان مافی خۆیەتی و هیچ لە هەموو وڵاتێکی دیموکراسیشدا هەمیشە زۆری براوەی یەکەمی هەڵبژارنەکان یان تاکە هێزێک بێ و چ دوو هێز یان سێ هێز من دواتر ئیتیلاف دەکەن لە بینی خۆیاندا کابینەی وزاری پێک دەهێنن ئەمە مافێکی قانونی شەرعی خۆیانە و کەس ناتوانێت بڵێ ئەمە وانە بەڵام ئەوەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین لە هیچ وڵاتێکی دیموکراسیدا زۆرینە کە کابینەی وزاری پێک دەهێنێ احتیکاری پاوانی دارایی وڵان ناکە پاوانی بازار ناکە پاوانی هێزی چەکدار ناکات پاوانی دەستگای مخابەراتی و هەواڵگری ناکات و ئەم دەستگایانی نییە بۆ خۆی ئەم دەستگایانە دەبنم دەستگای نیشتیمانی ئاسایش دەبێتە ئاسایشی نیشتیمانی پۆلیس دەبێتە پۆلیسی نیشتیمانی سامان و داهاتی وڵات دەبێتە سامان داهاتی تەواوی هاوڵاتیانی نیشتیمان دەستگاکان دەستگا چەکدارەکان بە شێوەیەکی ئیجابی لە پێناوی بەرژەوەندی خاک و نیشتمان و سنوورەکانی نیشتماندا بکات کەواتە دکتۆر ینی بە هەڵسێک لەسەر مەسلەیە بکەین ینی کەواتە بوونی ئۆپۆزیسیۆن فڕۆکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە سوودی چییە ئەگەر بۆ شێوە بێت کە تۆ باسێکیت من
کە باز لەوە دەکەم بەومانە نییە کە وجودی ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە یاخود لە وجودی ئۆپۆزیسیۆندا پەرلەمان بە هەمان شکلی جاران ماوەتەوە. من لە سەرەتادا ئیشارەم بەوەدا کە جۆرێک لە ئاکتیڤبوون و چالاکبوونی بەخۆوە بینیەوە پەرلەمان لە وجودی ئۆپۆزیسیۆندا لانی کەم ئەو شتە هێنیانی کە پێشتر بڤە و حرام بوون ناو پەرلەماندا قسەی لەسەر بکرێت قسەی لەسەر دەکرێت لانی کەم ئەو دیوە شاراون هێنیانەی کە پێشتر بۆ خەڵک کەشف نەبوو تا ئاستێک توانراوە بۆ خەڵک کەشف بکرێ لانی کەم ئەو دینار و ملیۆن و ملیارە دینار و ئەو سامان داهاتە ناوخۆی کە لە کوردستاندا هەیە ئەم داهاتە ناوخۆی چ نەوتە چ هاتوو چۆیە چ نەخۆشخانەیە چ تاپۆ و زەڕیبە و هەر هەمووی بەگشتی تەواوی دامدەستگا و وەسات وەزارەتەکان توانراوە قسەی لەسەر بکرێت. ساڵانی ڕابردوو ئێمە ئاشنا نەبووین بەم قسەکردنەوە. ساڵانی ڕابردوو هاوڵاتیانی ئەم نیشتمانە کەمترین عیلم و کەمترین زانیاریان هەبوو لەسەر ئەم مەجالانەی کە پەیوەندی بە ژیانی تایبەتی خۆی هەیە و بەشێکە لە هەستەی خۆی کە لە وڵاتەدا وەبەردێ. ئەمانە کۆمەڵێک شت بوون ئۆپۆزیسیۆن توانیوێتی بکە. جگە لەمان یەکێک لە ئەرکە هەر سەرچەکانی ئۆپۆزیسیۆن لە هەموو وڵاتانی دنیادا بریتە لە هەوڵدان بۆ ئامادەکردنی خەڵک بۆ ڕخنەگرتن، ئامادەکردنی خەڵک بۆ دەنگکردن و بەخشینی فەزیلەتی شەجاعەت بە خەڵک بۆی بتوانێت لە بەرامبەر ناڕزایەتەکانی خۆیدا بێدەنگ نەبێت. چونکە بێدەنگی ستەمکاری گەورەتر دەکات نەکات بەرهەمی دێنێ کە هەبوو گەورەتریشی دەکات. بێدوانە ئێوە وەکو فراکسیۆنی گۆڕان بەشێکن لە خراپی و ئەدای پەرلەمان بۆ پێیەوە بە 25 کورسی لەناو پەرلەمانە بەشدارن. من پێم وانە لە هەموو کەم و کورتیەکانی پەرلەمان بەتەنها ئەگە سەریح بین پێم وانە لە تەواوی کەم و کورتیەکانی ناو پەرلەمان تەنها ئەو لیستە بەرپرسیارە کە زۆرینەی پەرلەمانی پێکهێناوە. کەواتە ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارە. ئۆپۆزیسیۆنیش لەبەری بەشێکە لە عەمەلی سیاسی لە ئێستا کە بەشێکە لە ناو پەرلەمان و ئێوە ئەگەر دیقەت بدەن من ئەوەی کە بینی بێتم لە مانگی 4 بۆ ئەگەر بەخڵایان نەچووم لیستی کوردستانی بەیاننامەیەکی بڵاو کردەوە ئاراستەی سەرجەم لایەن و دام دەستگان نێو دەوڵەتی و ناوخۆی و عراقیەکانی کردبوو بە ژمارە یەک بێک نووسیوێتی لیستی کوردستانی 59 کورسی هەیە و لیستی گۆڕان 25 کورسی هەیە و یەکگرتووی ئیسلامی 6 کورسی هەیە و کۆمەڵی ئیسلامی ئیدی پێک هاتەوە بەهەرحاڵ باز لە فرەڕەنجی ناو پەرلەمان دەکات. لیستی دەسەڵات زۆرینەی دەسەڵات لە وڵاتی ئێمەدا یەکێتی و پارتی بەناو توانیویانە بە دیوێک ئیسفادەیەکی باش لەو فرەڕەنجەی ناو پەرلەمان بکەن لەسەر ئاستی نێونەتەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتیدا بۆی پیشانی خەڵکی بدەن بڵێن پەرلەمانێکی فرەڕەنگمان هەیە پەرلەمانێکمان هەیە دیموکراسی لە وڵاتەدا بەرقەرارە ئەوە تا لە هەموو دەنگ و ڕەنگێکی جیاوازی تێدا ئەوە تا معارەزەیەکی بەقووەت هەیە ناو پەرلەماندا بەڵام دوجار ئەم وردەکاریانەی ترکە لە پشتی هەوڵدان بۆ تەوقعکردن و بێدەنگکردنی معارەزەیە کەمتر دەچێتە دەرەوە کەمتر باز لەمە دەکرێت چونکە ئەم عارەزەیە تەوق کراوە ئەم عارەزەیە هەوڵی بێدەنگکردنی دەدرێت ئەم عارەزەیە هەوڵی خەفەکردن و هەوڵی سەرکوتکردن و هەوڵێکی چڕ و پڕ هەیە لە بەرامبەریدا بۆی کەوا ئەو دەنگەی کە دەری دەبڕێت نەگاتە دەرەوەی خۆی هەر لە ناو پەرلەماندا لە ڕێگای سیستمی زۆرینە و کەمینەوە سەرکوت بکرێت. باش بەڵام قسەکەی ئێمە لەسەر بەرپرسیارەتی ئۆپۆزیسیۆن بوو لە خراپی ئەدای پەرلەمان بە قەنەعەتی تۆکو و ئەندام پەرلەمانێک بەڕێژەی چەند ئۆپۆزیسیۆن بەرپرسە لەو ئەدا خراپی پەرلەمان. من پێم وایە ئۆپۆزیسیۆن ئەگەر 111 کورسی هەیە لە پەرلەماندا ئۆپۆزیسیۆن ئەگەر 55 کورسی هەبێت و لەم فۆرمەی ئێستادا دەسەڵات بەم عەقلیەتەی ئێستا 56 کورسی هەبێت هێشتا ناتوانێت کارکە لەسەر ئەکتیڤبوونی ئەو پەرلەمانە بەو شێوەیە کە بێتە مؤسسەیەک بەو شێوەیە کە بێتە پەرلەمانێک پەرلەمانێکی نیشتیمانی. بەڵێ ئەنی ببوورە کامیان ناتوانن کار لەسەرەوە بکەن ئۆپۆزیسیۆن ناتوانێت. بۆچی ناتوانێت؟ چونکە نیەتێک و عەقلیەتێک هەیە هەمیشە لە ڕێگای کوتەکی زۆرینەوە سەری کەمینە دەیە پام بکاتەوە لە ڕێگای دەنجی زۆرینەوە دەیەوێت دەنجی کەمینە خەفە بکات لە ڕێگای ژمارەی زۆرینەوە دەیەوێت ژمارەی کەمینە بسڕێتەوە. ئەمە جۆرێکە لە عەقلیەت بە بەرنامە کار دەکات ئەجێندایەکی سیاسی لە پشتەوەیە کە بەم شکڵە کار بکات کە بەم شکڵە بۆی پیشانی خەڵکی بدات. من یەک شتی کەش بۆی ڕوون بێت لە ڕوونتر بێت وەڵامەکە ئۆپۆزیسیۆن لە وڵاتێکدا دەتوانێت کارابێ لە وڵاتێکدا دەتوانێت چالاکیەکانی باش بەڕێوە بات لە وڵاتێکدا دەتوانێت تعبیر لە بوون و ئیرادەی خۆی بکات لە وڵاتێکدا دەتوانێت فەزیلەی شجاعەت و ئازایەتی بە معنای تفەنگ و شەڕی سەرجادەنا
ئازادی بە مانای ڕخنەگرتن، ئازادی بە مانای قسەکردن، ئازادی بە مانای داکۆچی لە مافی تاکە کەس و شخصیەتی ئینسانەکان لە منیشتمە، ئازادی بە مانای داکۆچکردن لە حوریەتی تەعبیر، حوریەتی سەحافە، لە حوریەتی تەفکیر بیرکردنەوە، بەو مانایانە ئازاد. یعنی ئۆپۆزیسیۆن هەوڵدرا ئەم فەزیلەتانە بەهێزکات، بەڵام لە کوێدا دەتوانێت ئەمە بکات؟ لە وڵاتێکدا لە ئیتارێکدا کە ئیتارێکی دیموکراسی بێت. تۆ لە وڵاتێکدا کە وڵاتەکە هێشتا نەیتوانی و بێتە مؤسساتی دیموکراتی تشکیل بکات، هێشتا عقلیەتی دیموکراسی نەگەیشتوتە ئەو ئاستەی کە بتوانێت بەرامبەرەکەی دەنگە جیاوازەکان ڕخنا لەسەر خۆی، لەسەر ئەدای، لەسەر ئیشکردنی، لەسەر حکوومەتی، لەسەر حیزبەکەی قبول بکات. بێگومان تۆ ناتوانانی ببێ ئۆپۆزیسیۆنێک کە ئەدای پەرلەمان وەکو دەتەوێت بیگۆڕی. بۆیە ئەمە کارێکی ڕەنگە ئەگەر لە ئاستی مەحاڵدانە بێ زۆر قورس بێت. بەڵێ ماوەیەک لەمە پێشەوە چوار پەرلەمانتار پرۆژێکتان پێشکەش کرد بۆ نهێشتنی خانەنشینی پەرلەمانتار و وەزیرەکان، بەڵام لە باتی پێداگرتن بینیمان ئەو پاشەکشەتان کرد و تەنانەت ئیسقالەشتان کرد لە پەرلەمانە. بەڵێ ئێمە دیارە ئەمە سەرەتایەکی ڕەنگە قوڵتری هەبێ لەمە. ئێمە دوای ئەوەی کە بەردەوام بووین ئەم من و زانا و شاهۆ لەسەر درێژەدان بەو بایە کۆتەی کە معارەزە لە بەرامبەر ئەدای پەرلەمان و کاری پەرلەمان و بێدەنجی پەرلەمان لە بەرامبەر تایبەت ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر لە بەرامبەر خوێنی خەڵکو، لە بەرامبەر گرتنی نایاسانەی خەڵکو و ئازاردانی نایاسایانەی خەڵکو و لێدانی خەڵکو و ئازاردانی خەڵک تا ئاستێکی زۆر نەیتوانی ڕۆڵی پێویستی خۆی بینێت. ئێمە پێمان وابوو تا ئەو کاتەی پەرلەمان ئەم کەیسە نهێنێتەوە ناو پەرلەمان بۆ قسەکردن و هەر بابەتێک لە دەرەوەی قسەکردن لەسەر ئەم ڕووداوانە ئێمە پێمان وابوو دەبێت بەردەوامی لەسەر بایکۆت. بۆیە ئێمە بایکۆتی ئەم دانیشتانەمان کرد دوای ئەوەی کە بەڕێزانی معارەزە و چ فراکسیۆنی گۆڕان و چ فراکسیۆنەکانی تریش قەنەعەتیان وابوو بۆ مناقەشەی بوو گەڕانەوە ئێمە ئەو سێ کەسەمان نەگەڕاینەوە ناو پەرلەمانەوە درێژمان بایکۆتەکەدا. بەرحەڵ لە دوای ئەوە شتێک لەسەر ئێمە دروست بوو کە گوایە ئێمە دەمانەوە 2 ساڵ لە تەمەنی پەرلەمانتاری خۆمان تەواو بکەین بۆ ئەوی بە موچەی لە 180 خانەنشین بکرین. ئەمە هەوڵێکی چاوەشەکاریانە بوو، هێزێکی سیاسی لە پشتەوە بوو لە کوردستاندا کاری لەسەر ئەمە دەکرد. معلوم بوو ئێمە بینیمان لە سایتەکاندا و بینیمان لە چۆوە ئیشی لەسەر دەکرێت و زۆر ئاشکراش بوو کە چ هێزێکی سیاسی لە پشتی ئەوەوە دەویست ئەمە بجوڵێنێ. ئێمە بەلامانەوە گرنگ نەبوو چەند قسە لەسەر ئەمە دەکرێت. ئێمە دەمانێت 2 ساڵ تەواو بکەین، چکە ئێمە بەرلەوە لە مانجی سێوە ئێمە هەوڵی هەوڵی دەست لە کار چانەوەمان لە پەرلەمان داوە، جارێکتر لە مانجی 4 هەوڵی دەست لە کار چانەوەمان داوە، دوجار ئەوە بوو کە لە مانجی 8 لە 9 بە یەکجاری بڕیارەکەمان کردە بڕیارێکی یەکجارێکی. بەڵام لە هەموو حاڵتاندا ئەو پرۆژەیە کە ئێمە تەقدیممان کرد ئەمە پرۆژەیەک نەبوو کە ئیبدائی ئێمە بێت، نە ئازایەتی منە، نەی دکتۆرە پەریهانە، نەی شاخۆی و نەی زانای و نەی جەعفەرە، نە قارەمانێتیە و نە پاڵەوانێتیە و نەداهێنانی شەکرد بێتمان. ئێمە لە 25 حەوت کارنامەیەکمان هەبووە پەیام و بەرنامەی لیستی گۆڕان کە چوین ناو هەڵبژاردنەوە. من خۆم یەکێکم لەوانەی کە تەسەوەر دەکەم برادەرەکانیشم هەروە بوون، ماڵ بە ماڵ گەڕاوین، دەیان و سەدان کۆبنەوەمان کردووە لەگە خەڵک، لەگەڵ گەنج و پیر و ژن و تەیفی جاجای کۆمەڵایەتی دانیشتووینە. قسەمان کردووە لەسەر ئەدای ڕابردووی پەرلەمان، قسەمان کردووە لەسەر ئەدای دەسەڵات لە وڵاتەدا، قسەمان کردووە لەسەر پاوانکردن و احتیکار، قسەمان کردووە لەسەر نەعەدالەتی موچە لە نیشتیمانەدا. و یەکێک لەو بڕگانێکە لەناو ئەو کارنامەیە داتوە کارکردنە بۆ هەڵوەشانەوەی موچەی خانەنشین و خاننشینی پەرلەمانتار و موچە بەرزەکان لە وڵاتەدا. واتە ئێمە شتێکمان کردووە کە بریتیە لە جێبەجێکردنی ئەم بڕگەی ناو کارنامەکەی خۆمان، نەک ئیبدا و داهێنانی ئێمە بێ ئێمە تێیدا بین بە قارەمان. ینی ئەوە شتێک نەبووە داهێنراوی ئێمە بەڵکو بەڵام پابندبوو نەبوو. بەڵام ئەگەرەمە خەڵک بوو بێ لە خەڵی بەرنامەی هەڵبژاردننی فراکسیۆنی گۆڕان ئەی بوو بەشێک لە ئەندامانی پەرلەمانی گۆڕان لە دژی ئەمینە ئێوە وەستانەوە. من نازانم ئەوەی زانیاریم لابێت چەند کەسێکی زۆر کەم لە فراکسیۆنی گۆڕان خۆیان واژیان لەسەر و پرۆژەیەوە کردەوە. بەڵێ ئەمە معلومە بڵاو بۆ تۆ ناوەکان 7 کەس ئیمزای کردووە، جگەل لەم چوارەمان 3 کەسی تر لەناو 3 ژنی تر لەناو فراکسیۆنی گۆڕان ئیمزایان لەسەر پرۆژه یاساکە کردووە. بەڵام ئیدی من تەسەوەر ناکەمەوە ئیدی بەومانایە بێت کە ئەوان پابەندی ئەم کارنامەیە نەبن.
ڕەنگە لە ئایندەدا ئیمزا لەسەر پرۆژەیە بکەن ڕەنگە نیەتیان هەبێت لە ئایندەدا ئەم پرۆژەیە دەوڵەمەندتر بکەن یان ئەم پرۆژەیە هەروەلا بنێن پرۆژەیەکی باشتر بەڵام گرنگەوەیە لە دوجاردا ئیلغاکردنەوەی خانشینی پەرلەمانتار و موچەبەرزەکانی تێدا بێت ئەمە چێک بێت لە مادەکانی یەکێک بێت لە بەرگەکانی بۆیان دەچێتە پێش بۆیان ناچێتە پێش دەنگ دێنێ دەنگ نێنێ ئەمەیان دوجار کۆبنەوەی پەرلەمان و دەنگدان ناو پەرلەمان ئەمە یەکلا دەکاتەوە بەڵام وەکەوەی کە دژی ئەم پرۆژەیە بوو بن ئەمەیان نازانم تا چەند دژی بوون دژی نەبوون من ناتوان بڵێم دژی بوون سەراحەتەن بەڵام ئیمزانەکردن لەسەر پرۆژەکە و کۆک نەبوون لەگەڵ بیرۆ باوەڕی ئێوە لە ناو پەرلەمانە ئەمە بۆ خۆی لە خۆیان جۆرگنێ لە دژایەتی ئێمە لە فترەیەکدا ئەم پرۆژە یاسایەمان نووسیوە و پێشکەش کردووە نردومانە بۆ فراکسیۆنی گۆڕان کە ئێمە لە قۆناغی بایەکوتکردنی کارەکانی پەرلەماندا بووین وەجگەلەوە ئێمە دوای ئەوەی کە هێندێک لەو گلیانی هاوڕەکانی خۆمان بیستەوە کە گوایە ئەم پرۆژەیە نەهاتوێتە ناو فراکسیۆن لە کۆبنەوەی ڕسمی فراکسیۆن لە ڕۆژی شەمە 9 بە سعات 12 نێوەڕۆ تەسلیمی سەرۆکی فراکسیۆنمان کرد لە کۆبنەوەی ڕسمیدا لە کۆبنەوەی ڕسمی فراکسیۆن بۆ ئەوەی کە تۆ ئەو نوێنەرایەتی سەرجەم فراکسیۆنەکە دەکات زۆربەی برادرانی فراکسیۆنیش دانیشتوونە و تەسلیمی شخصی سەرۆکی فراکسیۆنمان کردووە بۆی بیدا بە ئەندامەکان ئیدی لە دوای ئەوە ئێمە چاوەڕوانین ئیمزا بکرێ یان سیاغە بکرێتەوە یاخود کەم و زیادی لێ بکرێت یاخود بکرێتە پرۆژەیەکی متەکاملتر چکەمە پێشتریش پرۆژه یاسایەکمان هەبووە وەکو فراکسیۆنی گۆڕان کە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە بۆ تعدیلی موچە لە کوردستان بەڵام ئەم تعدیلی موچە پەیوەندی بە خانەنشینیەوە نیە بۆی ئێمە ئەو دوشتە تێکەڵ نەکەین ئەمە زیاد لە ساڵێکە پرۆژه یاسایەکمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر بە هەڵەدا نەچوو خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا لەم پرۆژه یاسایەدا ئێمە هەموو موچە بەرزەکانمان بەنسبەت دیاری کردەوە بۆی کەم بکرێتەوە و هەموو موچە نزمەکانیش بەنسبەت دیاریمان کردەوە بەرز بکرێتەوە بۆی جۆرێک لە هاوسەنجی لە تەوازن لە نێوان موچە بەرزەکان موچە نزمەکاندا دروست بێ ئەمەیان پرۆژه یاسایەکە پەیوەندی بە خانانشینیەوە نیە ئەوەیان پرۆژه یاسایەکەوە ئێستا هەدەفی یەکەمی تێیدا بریتە لە هەڵوەشانەوەی ئەم یاسا قانونی خانشینی ساڵی 1990 کە تایبەتە بە خانشینکردنی پەرلەمانتار بە لەسەر خەڵب بۆسین کە تۆڵی لە کوبنەوەیکی فراکسیۆنە ئەمە و پرۆژه یاسایەمان داوەتە دەست سەرۆکی فراکسیۆن بەڵام عادنا عوسمان لە ڕوونکردنەوەی کاڵێ منم پرۆژه یاسایم هەر نەدیوە ئەم ڕوونکردنەوەی من دوو حاڵەت دەبینیم یەکیانەوەی یا دەبێت پێش 9 بێ چکە ئێمە 9 دامان بە سەرۆکی فراکسیۆن یا دەبێت پێش ئەوە بێت و ئەگەر دوای ئەوە بێ ئێمە لێ بەرپرسیانی دەکرێن پرسیار لە سەرۆکی فراکسیۆن بکەی بۆچی پیشانیکە ئەنای نەداوە بەڵێ سەبارەت بۆ قسەی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ئەڵی چی کە ئاماژەی بۆ دا ئەو پرۆژەی ئێوە جۆرێک لە مزایەدەی پێوە دیارە وڵی نازانم ئێمە مزایەدە هەز دەکەم ئەمە بۆتە جۆرێک لە کللتور و لە سەقافەیەکی خراپ لە ناو خەڵکی ئێمە هەموو ئەو شتە قورسانەی کە ئینسان بە زەحمەت دەتوانێت دەستی بۆ بە کاتێک کە بەرامبەرەکەی دەستی بۆ دەبا و من ڕەنگە جورئەتی دەستبردنم بۆی نەبێت ڕەنگە بەم زارەی ناو بنێم یەکێک لەو گرفتە قورسانەی کە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن تووشی بووین لە سەرەتای کارکردنمان لە پەرلەمان لە ساڵی یەکەمیدا هەمیشە ئەو پرۆژە یاسانەی ئێمە قسەمان لەسەر دەگەر و تەنانەت ئەو قسانەی کە ناوهۆڵی پەرلەمانیش هەموو هاوڕێ بە ڕێزانەمان لە فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنەکانی تری کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامیش بەگشتی ئۆپۆزیسیۆن دەیکرد ناو پەرلەماندا هەمیشە لایەن لیستی کوردستانی وەکو مزایەدە سیر دەکرا کاتێک تۆ تەسریحێکت دەدا لە تەلەڤیزیۆن لیستی کوردستانی دەیگوت ئەمە مزایەدەیە کاتێک کە تۆ دەتگوت موچەی هێزەکانی ئاسایش و ناوخۆ پۆلیس زیاد بکرێ دەیانگوت ئەمە مزایەدەیە دەیکەن کاتێک کە تۆ دەتگوت پێشمەرگە لەم وڵاتەدا ماندووە هێزیەکە پێویستە موچەکەی بۆ زیاد بکرێت دەیانگوت مزایەدەیە کاتێک کە تۆ دەتگوت خەڵک لە وڵاتەدا موچەی کەمە یاخود تەقاعودی خانەنشینی موچەکەی کەمە پێویستە بۆی زیاد بکرێت دەیانگوت ئەمە مزایەدەیە دەیکەن بۆیە مستەڵەحی مزایەدە هێندە ناشیرم بۆ ئینسان بەڕاستی من هیچ تعلیقێکم نییە لەسەری و خۆشم بەکاری نایەن و ئومێد دەکەم لە قەنەعەتەوە قسە نەکرابێ باشای ئێوە خەت بە پێشنیار و دەست پێشخەرەکانی لیستی کوردستانیتان نەوتەوە ئەو مزایەداکەن ئەو فراکسیۆنی گۆڕان واللهی نازانم من هەمیشەوەی کە لە دەسەڵاتە بێگومان مەسئولەتی زیاتری لەسەر شانە لە بەرامبەر کۆمەڵێک شت مەسئولەتی ژیانی خەڵکو و مەسئولەتی ڕەنگە ئیدارەدان و مەسئولەتی اقتصادی و کۆمەڵێک ئەمنی و کۆمەڵێک تری لە ئەستۆیە بۆ ڕەنگە ئەوەی کە ئۆپۆزیسیۆن لە هەموو وڵاتێکدا پەنجەی بۆ دەبا کەمتر دەسەڵات بێرێ پەنجەی بۆ بات
بۆیە تەسەوڕ ناکەم و ئێمە هەوڵدەین ئەم سلوکە ئەم ئەخلاقیاتی مەسلەی مزایدە و مەسلەی ئەمە بۆ مزایدێ و هەندێک جاری ئینسان قۆڕەنگە قەنەعەتی بە شتێک هەبێت کە تۆ مزایدە ئەو کاتە مزایدەیە تا ئەو شوێنی کە تۆ لە مەجای قسەدا دەیهێڵیەوە کە کردت بە عمل کردت بە نووسرا و کردت بە پرۆژە ئیدی قسەیەک نامێنێتەوە بۆ مزایدە گوتن لەو کاتەدا بەڕاستی ڕەنگە وشەیەک بە هیچ مانایەک نەبەخشێت. بەڵێ دکتۆرە پەریهان لە چاپێکەوتنێکاڵێ کاگەن شیروان پێویتم ئەگەر ئەدای پەرلەمانێک بەم شێوەیە بێت دەست لە کارکێشانەوە باشترین چارەسەرە هەمان ئەو ڕێی بە ئێوەش داوە وەکو ئەو سێ پەرلەمانتارانی ترکە دەستانە کارکێشاوەتەوە بەڵام وەڵامەکە دڵگری بە دوایان ناوبڕە ناوبڕێکی کورتووە گەڕێنەوە لاتەن.